پاش چەندین ساڵ لە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە بگەن بە ڕێکەوتنێک لەگەڵ بەغدا لەبارەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانەوە ئێستا ڕێکەوتنەکە هاتۆتە ئاراوە ئەوەی گرنگە بزانین کە ئەم ڕێکەوتنە چۆن دەتوانێت سوود بە هەرێمی کوردستان بگەێنێت و هەرێمی کوردستان ئەم دەرفەتە وەربگرێت بۆ ئەوەی کە وەبەرهێنانی زیاتر لە نەوتی هەرێمی کوردستان بکە. من گفتوگۆی زیاتر دەکەم دکتۆر زوبێر ڕەسوول مامۆستای زانکۆ لە ستۆدیۆ لەگەڵ مامادەیە. دکتۆر زۆر بەخێر بیت. زۆر سپاس خۆش. ئەگەر باسی خاڵە گرنگەکانی یاخود خاڵە بەهێزەکانی ڕێکەوتنەکە بکەین بۆ هەرێمی کوردستان، خاڵە ئەرێنیەکانی ئەم ڕێکەوتنە چین بۆ هەرێمی کوردستان؟ کۆمەڵێک ئەتوانین بە خێرای ئاماژە بە کۆمەڵێک خاڵی ئەرێنی بدەین. یەکێکیان ئەوەیە بەڕاستی ئەو ڕێکەوتنە هەم لێکەوتەی سیاسی هەیە، هەم لێکەوتەی ئابووریشی هەیە. لێکەوتە سیاسیەکانی ئەوەیە کۆتایی بە کێشەیەک ناتوانن بڕێن بە تەواوی، چونکە ڕێکەوتنەکە کاتیە، بەڵام کۆتایی بە کێشەیەک دێنێت کە ماوەی 14 ساڵە لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا هەیە. ئەمە وای کردووە کە هەندێک جار بۆ نمونە دەسوەردانی هەرێمیش بکرێت لەو پرسانە. ئیتر ئەمە کۆتایی بەو قۆناغە دێنی ئەمە ئەچینە قۆناغێکی نوێ لە پەیوەندیەکانمان لەگەر بەغدا، نەک تەنیا لە پەیوەندیەکانمان لەگەر بەغدا. پێم وایە ئێمە ئەبێ ڕاستی لاپەڕەیەکی نوێش لە پەیوەندیەکانمان هەڵدەینەوە لەگەر وڵاتانی دەوروبەر بە تایبەتی تورکیا و ئێران، چونکەوە ئەو سەردەمە قۆناغێکی ترە. لایەنەکەی تری بێگومان مەبەستت ئەوەیە کە لاپەڕەیەکی نوێ بەهێزێکی نوێەوە بۆ هەرێمی بەهێزێکی نوێ. پێشتر ئێمە هەرێمی کوردستان چۆن برێی وابەستەی زۆرێک لە وابەستەی هەبوو لە فرۆشتنی نەوت کە تەنیا یەک ڕێگاتی، ڕێگاکەش لە تورکیایە. بۆیە زۆر پرس هەبوو، پرسی سیاسی هەبوو، هەرێم نەیەتوانی وەکو پێویست بەکار بهێنێ، چونکە عراقیش بنێری هەر لەو ڕێگایە نێری، بەس بەیانی کە نەوت ئەڕوا بۆ نمونە لە ڕێ عراق سەرپەرشتی فرۆشتنەکەیەکە، بۆ نمونە ناردنەکەیەکە. وەکو هەرێم ئەوەندە بەرپرس نییە، یعنی ئەمە دەستمان کراوەترە بی لە ڕووی سیاسیەوە لەگەر تورکیا. ئەو هەموو وابەستە سیاسیە نامێنی بۆ نمونە تورکیا بتوانێت گوشار لە هەرێمی کوردستان بکە. هەندێک پرسیتر هەرمێنەوە بەڕاستی، بەس بە تایبەت ئەگەر ئەو ڕێگای باسەکرێ وەکو پێ ئەڵێن ڕێگای ئاوریشمی نوێ کە لە فاوەوە دێت بە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عراق تێپەڕێ و زاخۆش ئەبەزێنێ، ئەو جارە ینی بۆ تورکیا ڕێگایەکی وشکانیەوە ڕێگایەکی ترە. ینی ئەوە گۆڕانێکی تەواو بەسەر پەیوەندیەکانی مەداهێنی واکە ئێمە زیاتر نزیک بینەوە لە عێراق، زیاتر هێزی هەرێمی کوردستان لە ڕێگای عێراقەوە گەشە پێ بدەین، نەک لە ڕێگای وڵاتانی هەرێمیەوە. ئەمە لەلایەک. لەلایەکی تر لە ناوەخۆش دیسان ڕنگدانەوەیە بیم پێم وایە لەسەر پەیوەندیەکانی پەیوەندی لایەنە سیاسیەکان و لەسەر پەیوەندی حکوومەتی هەرێمیش بە هاوڵاتیان. بۆ نمونە پێشتر گوشارێکی زۆر هەبوو لەسەر حکوومەت و با بڵێم هەندێک جار بە حزبی شەکرا، بەڕاستی لەسەر پارتی بابرێن بەوەی دەستی بەسەر مەلەفی نەوت داگرتووە و کەسی تر ئاگای لێنیە و یعنی هەر بۆ نمونە گەر موچە نەهاتبایەتر بەرپرسەکە ئۆتۆماتیکیان پارتی بوو. هەموو کێشەکانی نەوت و بەشێک لە خەڵک ئەیوت ئەگەر نەوت تەسلیمی بەغدا بکەینەوە کۆتایی بە کێشەکان دێ. ئێستا تودەی ئەو مەلەفەی کە زۆرترین ناکۆچی لەسرە، زۆرترین گوشاری لەسرە ئەم ڕێکەوتنە دەرگا دەکاتەوە بۆ ڕێکەوتن و بۆ لێک تێگەیشتن لەسەر کێشەکانی دیکەکە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا هەیە. بەڵێ پێم وایە بەڕاستی زۆرێک لە نیەت پاچی و دەرگایەکی شکاتەوە بەسەر کێشەکانی بودجە و بە تایبەت بەسەر دەرکردنی یاسای نەوت و گازکە لە پێشمانەت زۆرێک لە نیەت پاچی هەبوو. بەڕاستی خۆ هەرێمی کوردستانیش ئەیتوانی بۆ نمونە ڕازی نەبوو با لەسەرەوە قەیرانێک تووشی قەیرانێکە بووین ماوەیەک ئەو قەیرانە سیاسیە بەردەوامە بۆ قەیرانێکی تری ئابووری بە دوواداهات. یعنی هەرێمی کوردستان ئەو ئۆپشنەشی هەبوو، ئەو بژاردەیەشی هەبوو، بەس پێم وابی خێراترین بژاردە ئەوە بوو کە ئێمە بچینە ناو ڕێکەوتنێک هەم لە ڕنگدانەوەی هەبی لە ناوەخۆ و هەم ڕنگدانەوەشی هەبی لەسەر پەیوەندیەکانی ئێمە و بەغدا. وەکوتم لە ناوەخۆش زۆرێک لە سەقامگیری ئەبەخشی بەوەی کە ئەو گوشارە لەسەر حکوومەتی هەرێم هاوڵاتیانیش زۆر بە ئومێدەوە سەری ڕێکەوتنەکەن زۆر پێی دڵخۆشن. بەڵێ یعنی لە مەودووە هەموو گلەیەک لە هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان ناکرێت لە پرسینەوت ئەو جارە گلەیەکانە گوازرێنەوە لۆ بەغدا، چونکە بەغدا سەرپەرشتیە. لە بەغداش دکتۆر یعنی هەتا ئێستا لە دوێنێەوە ڕێکەوتنەکە کراوە واژۆ کراوە هیچ لایەنێک ناڕەزایەتی دەرنەبڕیوە. ینی دەکرێت بڵێن کە ئەمە خۆی لە خۆیدا گەرانتیە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە؟ بەخۆی ئەوە گەرانتیە، بە ئەوش لەبیر نەکەین کە حکوومەتەکەی سوودانی کە حکوومەتێکی تازەیە با بڵێن ساوایە بەڕاستی پێویستی بە هەرێمی کوردستانە، پێویستی بە پاڵپشتی هەرێمی کوردستانی. من نابێت لەبیرمان بچێ
ئەو ڕێکەوتنی ئیدارەی دەوڵەت پارتی یان هەرێمی کوردستان بەشەکی گرنگە لەو ڕێکەوتنە. ئەنجا حکوومەتەکەی سوودانی بەبێ هەرێمی کوردستان بەڕاستی ناتوانێت حکوومەتەکی سەقامگیر بێت، چونکە نابێت لە بیرمان بچێ لە ناوەڕاست و لە باشوور ناڕەزایەتی هەیە، بەتایبەت سەدڕیەکان لە دەرەوەی پرۆسی سیاسین چاوەڕێیان لە یەکرێ هەر دەماک بێنەوە سەر شەقام حکوومەتەکە لەرزە بکەن. بەس ئێستا زۆرێک یعنی پاڵپشتیەک دروست بووە، ینی و بەتایبەت ئەمە دەستکەوتێکیشە بێجگەلەوەی لە بۆمە دەستکەوت بی مەسەلەن دەستکەوتێکە بۆ حکوومەتەکەی سوودانی ئێستا ئەرێ ئەمن کۆتاییم بە مشکلەیەکی ناکە 14 ساڵ لەوانەیە زیاترە لە بینی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتی بەغدایە کۆتاییم بۆ پرسیارە. دکتۆر با پرسیارێکی دیکەش تا ڕاستە بکەم هەرچەنەمە دوا پرسیارمە، ینی ئەم کرانەوەیە بەڕووی هەرێمی کوردستاندا ینی کە دەتوانێت بە هێزێکی ترەوە وەکو باسمان کرد مامەڵە بکە نەوتی خۆی هەناردە بکە، دەکرێت ئەمە دەواازەیەکی نوێژ بێ بۆەوەی کە لەگەڵ کۆمپانیای دیکەی نوێ گرێبەست بکەن بۆ دەرهێنان و هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان؟ ئەمە دەواازەیەکێ بێ بەڕاستی وەکو وتم لەوەی لە کۆنتێکستی خۆ زیاتر ئەوەی نەکەین پرسەکە ئەوەیە کە ئەمە لە سەرەتای قۆناغەکداین بەڕاستی هێشتا نەکەوتوتە بەرتاقیکردنەوە. ڕێکەوتنێکمان کردووە لە بەغدا چونکە دەبێت بزانین لە بەغدا وڵاتێکی ئەوەندە دامەزراوەی و کۆنکریتی و یاسایی و دستوری نییە هەموو شتەکان بەو پێ بڕۆن. دەبێت چاوەڕێ بکەین ئەوە قۆناغی یەکەم دەواازەی یەکەمی لاپەڕەیەکی نوێ لەگەر بەغدا. پرسەکانی تر لە یاسای دەرکردنی یاسای نەوتوگاز جێبەجێکرێ لە ناردنی بودجەی هەرێمی کوردستان ئەو بەشە بودجەی دیاریکرا لە دیاریکردنی بۆ نمونە حسەی پێشمەرگە و پرسەکانی تر ڕەنگەداتەوە. ئێمە سەرەتایەکی باشمان دەست پێ کردیە بەس بەڕای من نابێت لەوەندە زیاتر زیادەڕۆیی تێدا بکەین بەشەکەی تری ماوەتەوە ئایا بەغدا چەند پابەند دەبێت چونکە تا ئێستا گلەیەکان زۆربەی لەسەر هەرێمی کوردستان بوون کە هەرێمی کوردستان پابەند نییە. ئەوژە هێڵینەوە بۆ ڕۆژانی داهات ڕێکەوتنەوەکە کراوە بابزانین چێ پابەند دەبێت وڵاتانی هەرێمی و دنیاش ئەکی چاودێری ڕێکەوتنەکە. بێگومان دکتۆر زوبێر ڕەسوول مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ ڕێکەوتنەوەکانت بەخێر بێت.